زیاتر لە ساڵێکە مەسەلەی لامەرکەزی بە شێوەیەکی بەرفراوان لە نێو ناوەندەکانی سیاسی و ئەکادمی و میدیاکاندا گفتوگۆی لەبارەوە دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک یەکێک لە پرەنسیبەکان و بەرنامەی کاری حکوومەت تاکید لە جێبەجێکردنی لامەرکەزیەت دەکاتەوە. لە کابینە یەک لە دوایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی لامەرکەزیەت و دابەشکردنی دەسەڵاتەکان پەیڕەو نەکراوە. لە دابەشکاری پرۆژەکانی وەبەرهێنان و گەشەسەندنی ئابووریشدا قورسایی وەبەرهێنان خراوەتە پایتەختەوە. بە پێی بەدواداچوونەکانیش پارێزگای هەولێر بە تەنها لە 157 وەبەرهێنانی بەرکەوتووە، بەڵام بە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە تەنها لە 130 پرۆژەکانی پێگەێناوە، لە کاتێکدا یەکەم دەستی وەبەرهێنان لە مێژووی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ئیدارەی سلێمانی پێگهێنرا. لە سیستەمی لامەرکەزیدا ناوچەی ئابووری ئازاد و سربەخۆی تازە دروست دەکرێت کە ئامانجلێی هاندان و بەرەو پێشبردنی پرۆسەی بازرگانی و ئابووریە. لە هەمان کاتیشدا کەرتی تایبەت ڕۆڵی خۆی پێدەدرێت و تەواوکەری ڕۆڵی حکوومەت دەبێت. بە جۆرێک هەر پارێزگایەک بە پێی ئەو تایبەتمەندیانەی کە هەیەی لەسەر هەر سێکتەرێک مامەڵەی لەگەڵدا دەکرێت و گرنگی بەو سەرچاوە سروشتی و مرۆیانە دەدرێت و هاوسەنگی ئابووری بە پێی ژمارەی دانیشتوان و جوگرافیا و تایبەتمەندیەکانی لە بەرچاو دەگیرێت. بەڵام بەهۆی سیستمی مەرکەزی و گرنگیدانی تەواوەتی بە پایتەخت بە پێی ئاماری وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 111 کارگەی پیشەسازی خۆراک بە سەرمایەی 51 میلیۆن و 60 هەزار دۆلار لە هەرێمی کوردستان دامەزراون، بەڵام 86یان لە هەولێرە و 18 لە سلێمانی و هەڵەبجە و لە دووەکیش 7 پرۆژەی لێیە. تایبەتمەندێکی دیکەی لامەرکەزی خۆی دەبینێتەوە لە کەمکردنەوەی بیرۆکراتیەت و ڕۆتین لە نێو مەرکەز و پارێزگاکاندا. ئەمەش دەبێتە هۆی کەمکردنەوەی تێچووەکان لە بوارە جیاوازەکاندا. هاوکات برەو بە توانا و بەرهەمی خۆماڵی پارێزگاکان دەدرێت و بێکاری بە شێوەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. بەڵام لە ئێسادا بەهۆی ئەو مەرکەزیەتی کە پیادە دەکرێت دەبیندرێت ڕێژەی زۆری پرۆژەکانی وەبەرهێنانی بیانی کەوتونەتە هەولێرە و بەم پێش بێکاری لە چاو پارێزگەکانی دیکەدا لە کەمترین ئاستایە، کە لە سەدانەوەی وەبەرهێنانی بیانی کەوتونەتە هەولێرە و تەنها لە 100 وەبەرهێنانی بیانی لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجەدان. بۆیە ئەوە بەدی دەکرێت ڕێژەی بێکاری لە سنووری پارێزگای سلێمانی لە 116 تێپەڕاندووە، کە لە کاتێکدا لە سنووری پارێزگای هەولێر تەنیا لە 107.